فلان لایەنی فلان مامۆستا ئەوە دڵتان داکە حەزی لێ بوو چ لە دڵسافی بوو چ بە هەر نەوعێکی تر بوو لەمە دوا پرسیارە شەرعیەکان بنووسن هەر پرسیارێکی تر لەو بابەتانەی تربی وەقتمان لێ بگری و پرسیارە شەرعیەکان نەبی ئێمە وەڵامتان نادەینەوە ئەگەر دەتانەوێت دوو بە دوو وەرن حەزت لێ سوالێکمان لێ بکەی وەرە لەگەرت دادەنیشین گفتوگۆت لەگەر دەکەین دەدەینەوە با وەقتی لە خەڵکەکەیدی نەگرین ئینشاءالله. نیشانەکانی دواڕۆژ چەندن بە گەورە و بچووک ژمارەیان ئیگچکەکان دیار نییە چکە اختلافی لەسەر و یەکجار زۆرە هەیە لە دەوروبەری سەتی ژماردیە هەیە دەڕێ بەرکو بە سەتان هاتیتە جێ بە سەتان ماوە لەبەروەی ژمارەیەکی دیاریکراو نەمانزانیە هەبی لەلایەن زانایانی ئەهلی سونە و جەماعە تەنانەت بۆ نیشانە گەورەکان کە لەکن هەندێک زانایان نیشانەی گچکە و گەورە هەیە لەکن هەندێکیان ئەو های ناو نابن دەڵێن ئەو نیشانانەی ڕابردوو ڕۆیشتێ و دانایەتەوە ئەو نیشانانەی ئێستا دادێت و جاروەیە ڕەنگە چەند بارەش ببێتەوە ئەو نیشانانەی کە دانەهاتیە و یەک جار دادێ و قیامەتی بەدوا دادێ هەیە و های دابەش کردیە لە زانایەکان جا لەکن ئەو زانایانەی دەڵێن نیشانەی گچکە و گەورە هەیە ئەوان تەنها دەیەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە مەزن و گەورەی دانا و لە دوای یەکی ژماردووە لە یەک لە فەرموودەکان کە دەگەینە سەری و بە هاتنی دەجال دەست پێ دەکا فەرموودەکە وا دەفەرمێ ئەو دەیەی بە گەورە دادەنن والله أعلم بالصواب. ئایا لە کاتی دەستنوێش سێ جار واجبە دەست و باسکت هەتا ئەنیشکان بشۆی ئەنیشکیش لەگەر یان یەک جار کافیە و بەسە؟ یەک جار کافیە و بەسە و واجبەکەتی نایتە جێ بەڵکو سنەتە ئەگەر بیکەیە دوو جار و سێ جار ناپەسندە ئەگەر لە سێ جاری ڕەتی بکەی لەکن زانایانی ئیسلام چکە ئاوت بە فیرۆدایە و بە زیادەوە سەرفت کردیا لە سێ جاری زیاتر مەیکەن والله أعلم. ئایا تۆفانی نوح پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو دنیای گرتەوە؟ بەڵێ ئەو کاتەی هەر چونکە نوح پێی دەڵێن ئادەمی دووەم ئەر ئەو ئومەتە هەبوون لە سەر ڕووی زەوی دەژیان لەگەر نوحی هەمویانی گرتەوە ناڵێن سەر ڕووی زەوی نەگرتەوە هەموو والله أعلم بەڵام ئەوەندە خەڵکەی هەبوون کە لەگەر نوحی دەژیان هەموو ئاوەدانیەکانی گرتەوە ئیلا ئەوانەی لەگەر نوحی قوتاریان بوو ئیلا ئەوان ڕزگاریان بوو سەر لە نوێ خەڵکی و مرۆڤایەتی لەوانەوە سەرچاوەی گرتەوە خوای رب العالمین ئەوە حکمەتێک بوو وای نواند و ئەوانی تری لەناو بردن لەبەر گوناه و تاوانەکانیان ئەوەیان ڕەئی ڕاجیحە و تەواوە والله أعلم نەمزانیە پێچەوانەیەشی هەبوو بێ چکە نوح لە باندێ پێی دەڵێن ئادەمی دووەم کۆمەڵێک کەمی خەڵکی کەم وەکو باوکە ئادەمی لەگەڕیمانەوە و لەوانەوە جارێکی تر مرۆڤایەتی دروست بووە والله أعلم. ئایا عوسمان مانای چییە؟ ئایا ئەو مانایە ڕاستە کە ئەڵمانیەکان دەڵێن؟ نازانم ئەڵمانیەکان چ دەڵێن. ئەڵمانیەکان ئێمە ظەنی خراپیان پێ دەبین بەرامبەر بە ئیسلام پێمان وایە هەر قسەیەک خراپی دەربارەی ئیسلام دەیکەن پەنا بەخوای بە تایبەتی وڵاتی خۆمان زۆر دژ بە ئیسلامن. عوسمان لە زمانی عەرەبی بە معنای تیرەمار دێ بە تیرەماری دەگوترێ عوسمان ئەوەش هیچ خراپیەکی تێدا نیە لۆ ئیمامی عوسمان لەبەروەی لە زمانی عەرەبی ئەگەر ناو لە کەسێکی نندرا ئەو ناوە پێی دەڵێن عەلەم یعنی ناو نیشانە لۆ ئەو کەسەی عەلەم لە زمانی عەرەبی زانایانی عەرەب دەفەرمون هیچ مانایەکی تری لوغەویەکەی کاری تێناکە بەڵگە نابی لەسەری هەرنا لە لوغەتدا ئەو کەلیمە لەکن عەرەبەکان بە هەر مانایەکی بێ کاریگەری نییە لەسەر کەسەکەی و کەسەکەش ئەو ناوەی کە لێندرایە هیچی لێکەم نابێتەوە. ئیمامی عوسمانیش کاتێک کەوا ئەو ناوەی لێ بووە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام لێی نەگۆڕیا بە دڵنیاییەوە کەواتە ناوێکی خۆشە و چاکە و ڕێک و پێکە و هیچ کەم و کورتیەکی پێوە نییە والله أعلم.
ژمارەی ئەو جیاوازیە لە نێوان قورئان پەیدا بوو چەند بوو کاتی کۆکردنەوەی. نازانین مەبەست پێچێ جیاوازی چە، ئایا نەفەرەکان کە اختلافیان پەیدا بوو لەسەوەی بنووسنەوە یان نەنووسنەوە، چونکە قورئان چەند مەرحەلە نووسینێکی بەخۆوە دیتیە. یەکەم جار نووسینەوەی قورئان و کۆکردنەوەی لە سەردەمی پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەر دەیفەرموو سەحابیەکان چەند کتاب الوحی هەبوو، چەند نووسەرێکی هەبوو وحی پێدەنووسینەوە. هەر چار خەلیفەی ڕاشیدین نووسەر بوون، دەست و قەڵەمیان هەبوو، ئیمامی ئەبوو بەکر، ئیمامی عومەر، ئیمامی عوسمان، ئیمامی عەلی، و جگە لەوانەش معاویەی کوڕی ئەبوو سوفیان، ئوبەی کوڕی کەعب و زۆرێکی تر لە مسلمانەکان کاتب الوحی بوون، وحیان لەو پێغەمبەری دەنووسیەوە عەلەیهی سەڵات وسەلام. لە پاشان کە پێغەمبەر وەفاتی کرد عەلەیهی سەڵات وسەلام، قورئان نووسراوە بوو هەمووی بەکاملی، و بەسەتەها سەحابە و مسلمان و بەهەزارەها قورئانیان لەبەر بوو، دەرخیان بوو لە ئەوەلیە تا ئاخری بە هەموو حرفەکانیەوە، یعنی کە قورئان دابەزیام لە ئاسمانەوە عەلا سەبعەتی ئەحرفین، بە هەموو لەهجەکانەوە بە هەمووی دەیانزانی و بە هەمووشیان نووسراوە بوو. ئیمامی ئەبوو بەکر کە بووە خەلیفە جەنگی ڕیددەی کرد، هەڵگەڕاوە، جەنگی هەڵگەڕانەوە ئەوە بوو لە یەک لە ڕووداوەکان لە جەنگی یەمامە نێزیکەی 70 تا 75 سەحابی حافظ القورئان شەهید بوون، لە سەحابیە یەکەیەکەکان بوون. لەبەر هەندێک کە ئیمامی عومەر مەترسی ئەوەی لێنیشت کەوا حافظ القورئانەکان یەک لە دوای یەک شەهید بن و خەڵکی حافظ القورئانی ئەوها دەقیق و لێزان نەمینێتەوە. چوو وەکو وەزیرێکی دەستە ڕاستیش بوو بۆ ئیمامی ئەبوو بەکر. ئیمامی ئەبوو بەکر پرسوڕایەکانی خۆی پێدەکرد، فەرمووی یا ئەبا بەکر، من پێم باشە قورئان بنووسرێتەوە، لە یەک مصحەفی کۆ بکرێتەوە، هەموو نووسراوەکان بهێنرێتە کنیەک، بڵێن ئەوە مصحەفێکە لە سوورەتی الفاتحە هەتا سوورەتی الناس. ئیمامی ئەبوو بەکر سەرەتا پێی باش نەبوو، ڕەئیشی لەگەردا نەبوو. لە پاشان ئیمامی ئەبوو بەکریش هاتە سەر ڕەئی و بۆچوونەکەی ئیمامی عومەر، بڕیاریاندا زەیدی کوڕی ثابتیان بان کرد کە یەکێک بوو لە هەرە نووسەرە مهم و گرنگەکانی و دەقیقەکانی قورئانی پیرۆز، دەڵێت تەکلیفیان لێکرد. زەید دەفەرموێ سوێن بەخوای ئەگەر شاخێکی بە قورسایی شاخیان لەسەر شانی دانابام لە زەوی بری بردبامە خوارێ، لەلام سووک و ئاسانتر بوو لەو تەکلیفەی خەلیفەی مسلمانان ئەبوو بەکری سیدیق کە گوتی قورئانی بنووسەوە، ئەمانەتەکەم زۆر پێگەورە بوو. ئەو جار هاتن قورئانیان کۆ کردەوە بە شاهد و ئیثباتەوە. ئیمامی ئەبوو بەکر نوسخەیەکی لێ نووسیەوە، ئەو نوسخە لە لای ئیمامی ئەبوو بەکر بوو، حتا ئیمامی ئەبوو بەکر گەڕاوە لای خوای رب العالمین و وفاتی کرد، دەیشتە دەستی ئیمامی عومەر. ئیمامی عومەر هەتا شەهید بوو، خوا بە شەهیدی قبول کرد بێ. ئەو جار لە لای حەفسەیان دانا دایکی ئیمانداران. ئەو جار ئیمامی عوسمان قۆناغی دووەمی نووسینەوەی قورئانی دەست پێ کرد کە لە سەردەمی مسلمانەکان زۆر بوون، عەجەمیەکان زۆربەیان بوونە مسلمان، لە کورد و تورک و فارس و هەر یەک لەو قەومانە هەر یەک بە نەوعێکی قورئانی دەخیندەوە، چونکە قورئان بە چەند لەهجەیەکی دابەزی بوو، هەمووشیان هەرڕاست بوو، عەلا سەبعەتی ئەحرفین دابەزی بوو. ئەوە بوو ئەو کاتەی دیارە سکاڵایان هینا لای ئیمامی عوسمان، گوتیان وای لێدێ ئەخیری خەڵکەکەی کە عەرەب نییە و قوڕەیشیەکان نینە بە هەڵە قورئانی بخینەوە، ئەمە پێمان باشە قورئانی لەسەر یەک ڕسم و نووسینەوە و یەک حرفی تۆ بڕیار بدەی بخوێندرێتەوە و بەکار بهێنرێ و بنووسرێتەوە چەند مصحەفێکی لێ. ئەوە بوو ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو بڕیارەیدا ئەو مصحەفەی لای دایکی ئیمانداران حەفسەیان هینا و لە پاشان چەند نووسەرێکی هینا، چەند حافظ القورئانێکی هینا، قورئانیان نووسیەوە لەسەر ڕسمی عوسمانی کە ئێستا هەیە لە مصحەفەکان. ئیمامی عوسمان ئەو نوسخانەی دی هەمووی سووتاند، گوتی وەبی خەڵک غەڵەت نەکا لە قورئانی، تەنها ئەو ڕاستیەی هێشتەوە کە بەخۆی و لەگەر ئەو سەحابیە بەڕێزانە لەسەر نوسخەکەی لای دایکمان حەفسە دایکی ئیمانداران ڕەضی الله عنها جێگیری کرد و لە هەر وڵات و ئاوەدانیەکی مسلمانان مصحەفێکی نارد و ئیش بەوی کرا و ئێستاش هەر ئیش بەوی دەکرێت. والله أعلم بالصواب. لحديثكي روخاندني كعبي مبز لكنز تحت الكعبة
زانان دەفەرمون کەنز بە معنای ئەوەی دێ زێڕ و زی و مجەوهرات و بابەتە شتانە کە هەر بگیرێ لە کوپێک لە شتێکی لە ژێر زەوی دابندرێ و بشاردرێتەوە بەوەی دەگوترێ کەنز کاتێک هەردەدەنەوە خەزێنەیە دەدیترێتەوە. جازانیان هەر بەو ظاهیرەی لێکی دەدەنەوە دەڵێن ژێر کەعبەی بە جێرەی حەدیثەکان پڕە لە کەنز و زێڕ و زی و مجەوهراتی ئەوە دەردەهیندرێ و لە تەماعیانە والله ئەعلەم. وڵا نازانمەوە ئایا بۆچی نوێژی عەسر دوو ڕکعەتی ئەوال ناخوێندرێ بۆمان ڕوون بکەوە. دوو ڕکعەتی ئەوەل ناخوێندرێ ئەگە مەبەستی پێ نوێژی پێش عەسرێ بی سونەت بی ئەوە هەیە بەڵام لە سونەتە ڕاتیبەکان نییە. ئەگەر مەبەستی دوو ڕکعەتەکەی ئەوەلی بەدەنگ ناخیندرێ وەکوی مەغریب و ئیشان نوێش ئەو هالۆمە هاتیە لە پێغەمبەریەوە عەلەیهی سەڵات وسەلام نابی ئێمە دەستکاری بکەین پێغەمبەر ئەوای خوێندیە عەلەیهی سەڵات وسەلام حیکمەتی خۆشی تێدایە بە دڵنیاییەوە عیبادەتە کە فەرمووی سەڵلو کەما ڕەئەیتمونی ئوسەڵلی فەرمووی کوتان ئەمن بینی نوێژم کرد ئێوەش ئەوها نوێژی بکەن دەستکاری مەکەن نوێژەکان والله ئەعلەم. ئایا ژن و مێرد بۆ ڕوونکردنەوەی زانستی و شەرم لە دیندا نییە؟ ژن و مێرد لە ڕەمەضانان بۆیان هەیە کە دەستیان بەدەستی یەک کەوت ئەگەر لە سەیەک جێگاش بخەون تەنانەت نابی جیماع ڕوو بدا، نابی لە هیچ یەکیان ئاوی منداڵبووندا ببەزێ، نابی بەو ئاستەی بگەن و لۆ ئاستی شەهوەتەوە ئەوها لێک نزیک بنەوە. بەڵام بەمانای دی تەنانەت ئەگەر لە خۆی ئەمین بوو مێردەکە بەوەی کەوە شاوەتی دانابەزێ ئاوی منداڵبوون دانابەزێ ئەوە ئەو کاتەی بۆی هەیە خێزانەکەی ماچیش بکە. بەڵام ئەگەر کەسێک لە خۆی ئەمین نەدەبوو دەیزانی شاوەتی زاڵە بەسەریدا ئەوە بۆوی نەهاتیە خێزانەکەی ماسکە لە ئەگەری ئەوەی نەوەک ڕۆژیەکەی پێوە بشتێ و ئاوی منداڵبوونی داببەزێ. ئەگەر ناوانی دیار هەمووی لۆهەیە و جائیزە ئەوەی لە ناو کوردەواری دەگۆترێ لە کمامە ئیختیارەکان یاندایە اختیارەکان کاتێک دەڵێنە بوچیان یان دەڵێنە کوڕیان دەڵێ ئاگات لێبی ڕەمەضانە دەبی جێیتو لە سەرێبی قاتی سەرێوی لە خوارێبی لە یەک ژووریشدا مەمینێنەوە. ئەوانە هیچ ئەسڵ و ئەساسی نییە لە شەریعەتی ئیسلامدا لە هیچ مەذهەبێکیدا. هاوسەرتە خێزانتە دەست بەدەستی کات لەسەر یەک جێگاش بخەون و ئەو بەو شێوازەی لە ڕابردوو ڕۆنمان کردەوە هیچ بێ شەرعیەکی تێدا نییە مادەم لە خۆت ئەمینی والله ئەعلەم بالصواب. چکە حەدیثێکەیە عایشە خاتون دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاوسەر و خێزانەکانی خۆی ماچ دەکرد و بە ڕۆژیش بوو و دەچوە مزگەوتێژ نوێژی دەکرد. ئەو جار سحابیەکان دەڵێن باشادی بۆ ئێمە دەفەرمی بەس کێ هەیە؟ عایشە دەفەرمی کێ هەیە بگاتە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام لە زاڵبوون بەسەر شەهوەتیدا واتە ئەو دەیتوانی لەگەر ئەوەی خێزان و هاوسەری خۆی ماچیش بکە نەگاتە ئاستی زیاتر و بچی بگاتەوەی ڕۆژیەکەی بشتێ. بەڵام خەڵکی بەعام ڕەنگە ئەو ئیمان و ئەو تەقوا و ئەو زاڵبوون و سەیتەڕەی نەبی لە بە هەندێک زانایان هەندێکیان دەفەرمون لۆ هەموو خەڵکی برێن ناپەسندە وەبی خێزانی خۆی ماچ نەکا ئیلا لە یەک غورفە و لە یەک ژووری پێکەوە هەستن دابنیشن لە کاتی بە ڕۆژی بوونیان نەک شەوەکان و ئەوەندەیان بۆ هەیە والله ئەعلەم. چۆن 7,000 کەس بەبێ حیساب و کتاب لە ڕۆژی دوایی دەچنە بەهەشت کەمێکمان بۆ لەسەر بدوێ. پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحی بوخاری و صحیح مسلمدا هاتووە فەرمووی 7,000 لە ئومەتی من بەبێ ئەوەی خوا هیچ حیسابێکیان لەگەر بکات دەچنە بەهەشت. یەک لە سەحابیەکان لەوێ بوو کە ناوی عەکاشە بوو دەستی بەرز کردەوە گوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعام بۆ بکا من لەوان بم.
پیغمبر فرمی علیه الصلاة والسلام اتو لوانی ای عکاشە بووە لەوان لۆ خۆی بردیەوە لە پاشان یەکێکی تر ئەستاوە گوتی دوعام بۆ بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام من لەوان بم قال سبقك بها عکاشە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام عکاشە لە توی بردەوە و ئەو داوای کردو یەک کەسم داواشم بۆ یەک کەسی هەبوو کەواتە هەندێک لە زانایان دەفەرمون ئەوە سەحابی نەبوو پێغەمبەر دەیزانی عەلەیهی سەڵاتو وسەلام نیفاقی هەبوو ئی دووەم لە بە هەندێ دوعایەکەی لۆ نەکرد هەندێک دەڵێن لەبەر هەندێ بوو نەخێر هەتا مسلمانان تووشی تەواکل نەبن بە معنای ئەوەی خۆیان بەردەنەوە و کەمتر خەم بن ئەوی بڕی لە 7,000ەکەی واز بینی لە زۆربەی سونەتەکان و ئادابەکان و شتە زۆر خێرەکان برە تازە من هەر حەق و حسابم لەگەر ناکرێ والله أعلم بالصواب و سەبارەت بە سیفەتەکانیشیان کە پێغەمبەر دیاری کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام چوار صفەتی دیاری کردن ئەو سحابیە و حەدیثەی دەجێرتەوە دەفەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چۆوە ماڵێ کە ئەوەندەی فەرموو سحابیەکان لە بەینی خۆیان بووە مشتومڕ گوتیان دەبی ئەوانە چێ بن کە بەبێ حەق و حساب لە ئومەتی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام دەچنە بەهەشت هەندێکیان گوتیان ئیلا ئەوانە مهاجیرەکانن ئەوانەی لە مەککە هیجرەتیان کردێ بۆ مەدینە هەندێکیان گوتیان ئەوانەی لە سەرەتا بووینە مسلمان هەندێکیان گوتیان ئەوانەی لە منداڵیڕا لە مسلمانەتی لە دایک بووینە منداڵە سحابیەکان پێغەمبەر بەسەریان داهاتەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرموویەوە دەنگ و باسی چ بوو لە ناوتان تیان ئێمە نەمانزانی ئەوانە چێن سیفەتیان چییە پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵکو ئەوانەن یەکەمیان لا یەستەرقون پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوانن کەوا داوا و تەڵەبی ڕوقیە و دوعا لەسەر خوێندنی ناکەن لە کەس بە معنای تەوەکولیان ئەوەندە بەهێزە ئەگەر نەخۆشکەتن هیچیان لێ هات ناچنە هیچ کەسێکی بڕێن کاکە مامە مامۆستا دوعامان لۆ بکە ڕوقیەمان لەسەر بخینە هەتا خوا شیفامان لۆ بنێری ئەوە یەک دووەم جار پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ڕیوایەتی موسلیمی وەلا یورقون فەرمووی وە ڕوقیەش لۆ کەس ناکەن دوعاش لۆ کەس ناکەن بەڵام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ ولا يرقون أو وهم لكن راوي حديثكي كلا صحيح مسلم ياتيا سكا پیغمبر عليه الصلاة والسلام بخوي ذاتك بولواني كوا دعاي لو خلشي كرديا كواتا إلا أوا صفتيانك طلبي دعاء رقيينا كان لهيت كسر شوا بلام أجر دعايان لسرخين دي بخود دعوات نكردبو أو قيدناك أو أويناك ريتو دواميان پیغمبر فرمي عليه الصلاة والسلام ولا يتطيرون طيريناكن طيرتيا كات خوي باڕندە و تەیر و تاڕەکانیان هەردەدا لە سەردەمی جەهالەت و نەفامی پێشهاتنی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر تەیرێک هەڕیان دابا و بەدڕیوان بسوڕاباوە لەسەر ئەو جێی دەیانویست بنیشت باوە دەیانگۆدەوە خێرە دیاریان کردبوو ئەگەر لەسەر ئەو جێی نەبا کە ئەوان دیاریان کردبا و جێیەکی دیبا دەیانگۆت ئەو ئیشە شەڕە و لە داهاتوو دێتە پێشمان نایکەین ئەوجا زۆر نەوعی دیش دەگرتەوە یان حتا زانایان دەفەرمونەوەش دەگرتەوە لەناو ملەتی کوردیش هەیە کوندە بەبۆ ئەگەر هاتە سەماڕەکی دەرێن کوندە بەبۆ بێودمە لە کوردەواری بە معنای ئەوەی بێخێرە بە معنای ئەوەی ئەو مارە دەرن یان مردیان لێ دەمری یان خێریان نایەتەڕێ ئەوە لە تەیەرەیە جائیز نییە دەستە بابی شرک چکە خێر و شەڕ بەس لە دەست خوایە جەل شانو نە بەدەست کوندە بەبۆیە نە بەدەست هیچ کەسە و شتێکی ترە یان کەسێک دەپشمی لە نێو کوردەواری نامانەوێ ناوی هیچ عەشیرەتێکی بڵێین لە دەوروبەری ئەو لێرە عەشیرەتێکەیە ئەگەر پشمینی لەناو کرا تەواو حتا ملیارەها دۆلاری لۆ ڕێز کرابی دەڵێ ناچ یەک جار بپشمی دەرەوە تازە خێرمان نایەتەڕێ خۆیان حازر دەکەن ڕێک و پێک چەند ڕۆژە لۆ سەفەرێکی منداڵێک بەستە زمانەی پەسیوێکی گرتیە شتێکی دەستە لوت و کەپووی دەپشمی کە هاپشمی گۆت تەواو دەڵێن خلاص کاکە تێکی دەنەوتە دارەکەەوە سەفەرەی خێرمان نایەتەڕێ بشتینیان لەوێ نینە یان لە ڕێ بەڕایەکمان بەسەردێ ئەوانە جائیز نییە بە پشمین و بە هیچێک لەوانە نەخێر نەشەڕ نەدێتن و نە لەسەرت لا دەچێت هەمووی بە خوای تەعالایە جەل شانه لە دەستی خوایە
ئەوانە تەیارەیە زانایانی ئیسلام دەفەرمون ولا يتطيرون پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام. لپاشان فەرمی ولا يكتوون پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی ئەو 7,000 صفەت سێمیانەوەیە خۆیان کەوی ناکەن، لۆ نەخۆشیەکان خۆیان داغ ناکەن. جا کەوی ئەوەی لە سەردەمی کۆن هەبووە، جاروە بوو برینەکان ئەگەر نەزیف بوو بە دوورینەوە و شت نەبوو، کاتێک داغێکیان پێوە دەنا شتێکیان بەسەردا دەتاواندەوە یان ئاسنێکی گەرمیان پێوە دەنا دەمارەکە یەکدی دەگرتەوە و نەزیفیەکە نەدەما، ئەوە پێی دەڵێن کەویکردن. کەویکردنی ئەو سەردەمانەش عولەمای ئێستا زۆربەیان دەفەرمون دەگرتەوە بەوەی ئافرەت جاروەیە شەرم لە دیندانیە لۆ ڕۆنکردنەوەی و نمونەهینانەوەی لەکن ئافرەتانی پزیشک جاروەیە ڕەحمیان کەوی دەکرێت، یان پیاوان و ئافرەتان منداڵ و گەورە و گچکە جاروەیە کەفیان کەوی دەکرێت کە خینی لێدە و نەزیف دەبی، ئەوەش دەگرێتەوە زانایان دەفەرمون بە معنای بەخۆیان ناچن داوا بکەن کەویان بۆ بکرێ، ئەوە ڕێی ڕاجحتر و پەسندترە. و کۆتا صیفەتی ئەو 7,000ەی پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام بل على ربهم يتوكلون، بەڵکو تەواو پشت بەخوای خۆیان دەبەستن. هەر سێ خاڵەکەی دیش پشت بێبەستانی تەواوی تێدایە بەسەر خوایەوە، کەواتە ئەگەر تو تەڵەبی ڕوقیە و دوعای ناکەی بە معنای پشتت بەخوای بەستایە، خوا چت بەسەربینی پێڕازی، معنای وە نییە ئەگەر چووی تەڵەب و داوات لە کەسێکی کرد دوعات لێ بکە شتێکی خراپت کردیە. بەڵام هەر ئەوەندەیە تەوەکولەکەت پیچۆکەک بێهێزترە لەو کەسانەی کە ئەوەندەش ناکەن. ئەگەر نا جائیزە و دروستە ڕێگادراوە برێ پیاوی باش کەسێک ئەگەر ئەوەی لێ بەناوبانگ بوو مەشهور بوو کە دوعای قبول دەبی و گیرا دەبێت و نەخۆش کەتی نەخۆشەکەت ببێ لای دوعا و ڕقیەت بۆ بخوێنی و بۆت بکە لەسەر ئاوی یان لەسەر شوێنە بە ئێش و ژانەکەت و فوو بکاتێ. والله أعلم بالصواب. دوو ڕۆژووی مانگی ڕەمەزانم شکاندووە بەهۆی نەخۆشیەکی سەختەوە، فدیەکەم چۆنە؟ فدیەی مانگی ڕەمەضان بە پارە کە لەسەر مەذهەبی ئیمام ئەبوو حەنیفەی پارە لە جیاتی خواردن و خواردنەوە و قوتیش دەدرێتن، ئەویش 2,500 بەقەدەر سەرفترەیە کە ئەو ساریش سەرفترە 2,500 زەکاتی فطر لۆ هەر نەفەرێکی، کەواتە لە جیاتی هەر ڕۆژێکی ئەگەر 2,500 بلی مەرید دا فەقیر و هەژارێکی، ئەگەر 2 ڕۆژە 5,000 دا فەقیر و هەژارێکی مستحق لە جیاتی فدیەکەی لەسەرت لاکەتیە. ئەگەر بتەوێت بە مەذهەبی ئەبوو حەنیفەی نەکەی بە ئی شافعی و مالیکی و ئەحمەدی بکەی، هەنگی دەبی قوتی خواردن و خواردنەوەی بەردەوامی ناو خەڵکی ما عادەتی چییە ئەوەی بدەیە خەڵکەکەی لە جیاتی ئەو 2 ڕۆژەی. ئەگەر بکرێت دەعوەتی بکەی فەقیرێکی 2 جەمان لۆ ئیفتار سائیمێکی یان 2 فەقیری پێکەوە لە یەک جەمی دعوت بکەیت بە برنج و پڵاو و گۆشت و ئەو بابەتە شتانەی لە پێش دابنەی لە تێری بیخوا برێەوە لە جیاتی فیدیەیە، ئەوە لەسەرت لا دەکەوێ، ئەوە ئەولاتر و باشترە لەوەی ئەتوو برنجی بدەی لە جیاتی یان گەنمی بدەی، چونکە هەندێک لە زانایان پێیان وایە ئیطعامە، ئیطعامیش ئەوەیە کە دەڵێ دەبی برنجەکەت کە دایە ئاوە تەماتەشی بدەیە، چونکە برنج بەتەنێ لێ ناندرێ، ئاگرەکەشی لۆ حیساب بکەی کە پێ لێ دەنێ، ڕوونەکەشی لۆ دابین بکەی، تەنانەت خێیەکەشی لۆ دابنێ، ئەوەش قرس و زەحمەت دەبێ. یان 2 کەسەکەی دعوت کە لەسەر مەذهەبی ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد و مالیک 2 جەمێکی بخۆن لە لای تو 2 کەس بە تێری هەر یەک لە جیاتی ڕۆژێکی بەس بەو مەرجەی فەقیر و هەژار و مستحق بن. یان ئەوەیە کەوا پارەکەی بدەی لەسەر مەذهەبی ئەبوو حەنیفەی، ئەوە لەسەر سووک و ئاسانترە. زۆرێک لە سیارە و ئۆتۆمبیلەکان وەڵامە دیتیتمان لە خانی و دوکانەکانیش لە محەلەکانیش چاوزار هەیە بەسەری وەدەکەن ئایا جایزە یان نا؟ نەخێر، زانایانی ئیسلام دەرەنەوە شرکە. ئەگەر ڕسمی چاوێکیە یان لە بکەی شین و کەسکە لێی دەدەن لە شوێنێکی دادەنن بە حسابی خۆتان لۆ ئەوەی کە بە چاو نەچی ئەو شوێنە، ئەوە شرکە. پەنا بەخوای پێدوەیە ئەو دارە یان ئەو بەردە یان ئەو مۆریە
زەرەرت لە سەلادەدا ئەوە لە دەست خوایە جەل شەئنه جائز نییە بە هەموو مەذهەبەکان حرامە گوناهە تاوانە بەڵکو دەبێت و بە دوعا و زکرەکان لەبەر خوای بپارێەوە ئەو زکرانە هەیە کە دەتپارێزی ئەو حسمانە لە چاوزاری ئەوانە بخینی و بکەی و پشت بە خوای ببەستی والله أعلم بالصواب. ئایا شەوی لەیلەت القەدر لە شەوی 20 ڕەمەزاندا دەست پێ دەکات؟ زانایان اختلافی زۆریان هەیە لەسەری، حتا هەندێک لە زانایان دەفەرمون لە یەکەم ڕۆژی ڕەمەضان دەست پێ دەکەن. ئەو ڕەئیەش هەیە، چونکە دەڵێن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سەرەتای ژیانی دەشەوەکەی یەکەمی زندی دەکردەوە، لە کۆتاییەکەیدا ئەو جار کردیە دەشەوەکانی ئەخیری. ئەو جا کەواتە ڕەئی هەیە لە شەوی یەکەمی ڕەمەضان بە حسابی لەیلەت القەدری لۆ بکرێ هەتا شەوی جێژنێ. ئەو جار چیهان ڕەئی هێدی بە قووەتتر دەبن. ئەو ڕەیانە بە قووەتترن کە دەڵێن لە دەشەوەکەی ئەخیریە بە جۆت و تاکەوە، لە نێو جۆت و تاکیەکەشیەوە ئەو ڕەیانە بە قووەتترن کە دەرێن لە ناو تاکەکانە، و لە ناو تاکەکانیش ئەو ڕەیانە بە قووەتترن کە لە 23 و 25 و 27 بی. و هەندێک لە زانایانی تریش پێ لە سەروەیدا دەگرن کە شەوی 27 بی، هەرەوەش بوویتە عادەت تو عرف لە نێو مسلمانان شەوی 27م بە تێکرای خەڵکی زندی دەکاتەوە. خوای تەعالا و بەرمان بێخی و بمان گەین تا ئەو شەوی و توانامان پێ بەخشی عیبادەتی بکەین. ئامین. ئایا ئەبوو جەهل بەدەستی کێ کوژرا؟ ئەبوو جەهل بەدەستی دوو مێرد منداڵەی معەوەذ و معاذ کە ئەنساری بوون، مێرد منداڵە بوون، تازە پێڕادەگەیشتن لە نێو جەنگی بەدر. گوتیانە سحابیەکانی مهاجرین چیهان ئەبوو جەهلە کە گوێبیستی بووینە لە پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام، پێغەمبەری زۆر ئەزیەت داوە. گوتیان لە بەرچستانە، گوتیان وەڵا دەمانەوێت بیکوژین ئەو دوژمنەی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام. مێرد منداڵەی مسلمانانی سحابی ئەوها ئازا بوون، دیفاع و بەرگریان لە پێغەمبەری دەکرا عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئێستاش ئێمە مێرد منداڵە و گەنجەکانمان هەر پێغەمبەریش ناناسن عەلەیهی سەڵاتو وەسەلام، ناوەکانیشی باش نازانن. لە هەر کۆڕ و مەجلیسێک جوون و قسە بە پێغەمبەری خوای دەگوترێ، کورە پیاوەکانمان جاروەیە غیرەتیان نێوە جواب بێن، نەوەک مێرد منداڵەکان، نەوەک ئافرەتەکان کە واجبە لەسەرت لە هەر مەجلیس و کۆڕ و شوێنێکی هەر کەسێک بوو دەسەڵاتدار بوو، بە حیمایە بوو بێ حیمایە بوو، قسەی بە پێغەمبەری خوای گوت عەلەیهی سەڵاتو وەسەلام عەزیمەتە لێی هەر بستیەوە حتا لێشی بدەیت. ئەگەر کوژرای شەهیدی عەزیمەتت کردیە لەسەر پێغەمبەری بە جواب بووی عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەگەر ئەوت لە دەست کوژرا قەتل نییە، زانایان دەفەرمون خینی هەدەرە، وەکو پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو سحابیە هەردوو چاو نابینایە و کوێرەکە خێزانەکەی جوولەکە بوو، منداڵی لێبوون و حەملیشی هەبوو. ئەو خێزانە جوولەکەی ڕشی لە پێغەمبەری دەبەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام، نەبوو بۆ مسلمان، چونکە جائیزە مسلمان لە سەرڕەئی جمهوری عولەمای ئەهلول کتابی بخوازی و بینی بتە خێزانی لە جوولەکە و دیانەکان. ئەویش هەر گوتیە خێزانی واز بینە و چیدی قسەی بە پێغەمبەری مەرێ عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەویش وازی نەینا، شەو تاریک داهات دەڵێ حەربەیەکی دەستدایە کۆرە بوو نەیدەدی، کاتێکی چووە سەر سچی خێزانەکەی کە لەسەر پشتڕات شاب و شەو بوو لە ماری خۆی پاری دابەوە، هەتا حەربە و خەنجەر دەگری بەزجی داهینا. دوو منداڵی گچکۆکە لە ناو زجی هاتنە دەرێ، دەفەرمێ سوێن بەخوای دەتگۆ مەرجانن ئەوەندە جوان بوون منداڵەکان. ئەو جا لەوێ خێزانی خۆی کوشت، گوتیەوە تۆڵەی کەسێکیە کە پێی جوێن بداتە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵاتو وەسەلام. سبەینێ دوای نوێژی بەیانی لە سونەنی ئەبوو داود یا حەدیثەکە صەحیحە، پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی کێ بوو ئەو شۆ لەسەر پێغەمبەری خوای خێزانی خۆی کوشت. سحابیەکان ترسان کان ڕەنگە پێغەمبەر عقوبەی بدا عەلەیهی سەڵاتو وەسەلام، برێ بکوژرێتەوە. ئەوەش پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کەس خەبەری پێ نەگەیاند بوو، خوای تەعالە پێی ڕاگەیاند کە فلانە کەس بە دیفاع و بەرگری لە تو خێزانی خۆی کوشت. ئەو پیاوە نابینایە هاتە دەرێ لە ناو سحابیەکان، فەرمووی یا ڕەسوول الله سوێن بەخوا، ئەویش وەیزانی تۆڵەی لێ دەکاتەوە، تەنها لە بەخاتری خوای و بەرگری کردن لە تو بوو، ئەگەر نا منداڵم لێی هەبوو لەو ئافرەتەی دوو منداڵی هەردەرەی گەوهەر و مەرجانن،
دووشیان لەسکی هاتنە دەرێ لەگەر لێدانی حەربەکەی کە حەملی هەبوو ئەویشیان دەتگۆ مەرجانن. جا پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام مەترسە خینی هەدەرە، خینی بەفیڕۆ چووە، هەنی وەچی برەی دەستخۆشی لەو سەحابیەی کردو نەیکوشتەوە و هیچ تۆڵەشی لێ نەستاندەوە. ئەو جار معاذ و معەوەذ ئەو دوو مرد منداڵە سەحابیە ئەنساریە لەسەر پشتی وڵاغەکەی لە ئەبوو جەهلیاندا، ئەبوو جەهلیان خستە خوارێ. لە دوای شەڕ و جەنگەکە کۆتایی پێدەهات، هێشتانەکە لەشکری مسلمانان نەگەڕابەوە، کافرانیش ئەوێن دەرێ چۆل نەکرد بوو. یەکسەر ئەو دوو مرد منداڵە هاتنە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام. ئەو دەیگوت ئەمن لێمدا کوشتم، ئەو دەیگوت ئەمن لێمدا کوشتم. خەڵکی ئەو کاتی ئیمانیان وابوو، پێشبڕکێ بوو لەسەوەی چێ کافرێکی بکوژی لەو خاتری خوای، نەک خۆی بشارتەوە بڵێ وڵا ئەمن نەبوو مەخا ئەبوو جەهل خزم و کەسی هەیە، دوایە کە پیاوێکی گەورەیە، دوایە تۆڵەم لێ دەستینەوە دەم کوژنەوە. مسلمان ناترسێ، هەر شتێک خوا ئەمری پێ بکە بڵێ بکوژە بکوژرێ لەکنی ئاساییە. مسلمان ئەمری خوایە و جێبەجێی دەکا، دەزانی ئەجەل لە دەست خوایە، ڕزق لە دەست خوایە. دەڵێت پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام کابینن هەردووکتان شمشێر و شیرەکەتان بینە دەرێ، هەردووکی نایەنە دەرێ. فەرمی چیانتان بەخین بێ و کوشتیتی، تەمەشاکری هەردووکیان بەخین بوو، فەرمی هەردووکتان کوشتیتە. ئەو جار پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی فیرعەونی ئومەتی من دەبی ئێستا چ بکا و لە چێبی؟ عەبدوڵڵای کوڕی مەسعود دەرێ ئەمن هەستامەوە، ڕۆیشتم فیرعەونی ئومەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو جەهل بوو کە پێغەمبەر وای فەرموو، دەڵێت چوون لە ناو جەنازە و مەیتەکان کەت بووە ئەبوو جەهل، هێشتا تەواو نەبوو. دەڵێت چوومە سەری دانیشتم، تمیا ئەبا جەهل ئەوە ئێستا خۆزانیت حەق لە چێندەرە، کەتی لەسەر ئەو زەویەی دەتخوڕی دەتبڕی، ئێستا مێشت پێ لە خۆت دەرناکرێ، ئەوە وەرە ئیمان بینە ببە مسلمان. دەڵێ عینادی گرت و نەبووە مسلمان. وتی کەسێک داوام لێ دەکا کە کۆیلە و عەبد بووە، منداڵە جاریەیەکە لە مەککەیەوە، نەک کەسێکی گەورە، ڕوح گەورەیی و مەغروری زۆر خەتەر و ترسناکە. جاروەیە شەیتان بۆی فێرت لێ دەکا تۆ ئیسلام لە دەست دەدەی لە سەکافری پێوە دەمری. ئەبوو جەهل عینادی و ڕوح گەورەیی و خۆ بە زلزانین و مەغروری وای لێ کرد. ئیمانی نەینا کە قسەی پێگوت عەبدوڵڵای کوڕی مەسعودیش لەبەر کشاوە شمشێرەکەی دەرینا ڕاست سەری ئەبوو جەهلی لێ کردەوە، کەواتە مەرحەلەی کوشتنی ئەبوو جەهلی ئەوها بووە. ئەو فەرموودەیەش کە عەبدوڵڵای کوڕی مەسعودی سەری ئەبوو جەهلی بڕی بە شمشێرەکەی خۆی لە سەحیح بوخاری هاتیە، جێگای شک و گومان نییە. کەواتە یەکەم جار ئەبوو جەهل بریندار کرا و خسترا بەدەستی معاذ و معەوەذ، دوو مرد منداڵەی ئەنساری، تەواو گیانی دەرچوو، سەری بردرا بەدەستی عەبدوڵڵای کوڕی مەسعود. ئەوجا سەرەکەی عەبدوڵڵای کوڕی مەسعود هینایە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام، فەرمووی یا ڕەسوول الله ئەوەتە فیرعەونی ئومەتەکەت. ئایا گەر لە سەرەتای ڕەمەزاندا ختمکردنی قورئان دەست پێ کرد و پێت تەواو نەکرا لەگەڵ ڕەمەزان لە دوای ڕەمەزان تەواو بکەی؟ بەڵێ بۆت هەیە، بەڵام ئەولاتر وایە. زانایانی ئیسلام دەفەرمون ئەهلی سونە و جەماعە زەمەنی ختمکردنێ ئەوە لە هەمویان ئەولاترە بە جێرەی دەلیلی صحیح کە حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لە 3 شەو ڕۆژان ختمێکی زیاتر مەکە، بە معنای لایەنی کەمی ختمی و مەکە بە ڕۆژێکی ختمێکی بکەیان بە 2 ڕۆژی. ئەولاتر وایە 3 شەو 3 ڕۆژان ختمێکی بکەیە تا تەواو لە قورئانەکەی تێبگەیت. ئەگەر ئەوەت پێ نەکرا لایەنی زۆری مێ لە مانگەک ڕەت ببێ ئیلا ختمێکی بکە، نەکات لە ڕەمەزانان لە دوای ڕەمەزانانش مانگێک ڕەت نەبێ، هەر ڕۆژێ جوزئێکی لە قورئانی بخوێنە، ئیهمالی مەکە. والله ئەعلەم. ئایا نوێژی قەسر و جەمع چۆنە؟ ئەو برا بەڕێزە دیارە دوێنێ لێرە نەبوو، دوێنێ بە درێژی باسمان کرد هەر لە سوال و جوابەکان، بەڵام بە کورتی گوتمان لە مەذهەبی ئیمامی شافعی 82 کیلۆمەترە مەسافەکەی، نابی لە 82 کەمتر بێ. لە هەندێک لە زانایانی هەر 3 مەذهەبەکەی دوی، هەندێک شافعیشن دەڕێن 16 کیلۆمەتر
16 کیلۆمەتر جێیەکە دوور یعنی ئێرە و بەحەرکەی و هەندێک لە زانایان دەڵێن 3 میلە 5 کیلۆمەترە هەندێکش دەڵێن ناوی سەفەربی لەوانە ئیبن تەیمیە ئیبن القەییمی جۆزیە ئیمامی شەوکانی ڕەئیان وایە دەڵێن ئەگەر هەر ناوی سەفەر بوو لە ئاوەدانی خۆت دەرچووی ئەوە قەسر و جەمعت لۆ هەیە بە تایبەتی قەسر لە باندێ ناوی سەفەر لێنرایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بیندرایە چوویتە دەرێ لە شارەکەی خۆی و قەسری کردیە والله أعلم بالصواب. ئایا کەسێک جەنابەتی لەسەر بێ دەتانێت بە تەیەممومەوە نوێژ بکە مەگەر عوزری نەبوونی ئاوی هەبێ یان نەخۆشیەکی وای لێبێ نابی ئاو بەلاشە و جسم و بەو شوێنەیانەی بکەوێ دکتۆر بۆی داناوە یان سەرمایەکی زۆر سەرما بێ کەسێکی لاواز بێ بەرگەی سەرمای نەگرێ ئەو کاتەی بزانی ئەگەر خۆی بشوە و جەنابەتی لە خۆی دەربکە بەو ئاوەی تووشی نەخۆشیەکی دەبێ بەم سۆگەری نەک نەخۆشیەکی سووک و ئاسان وەکو پشمین و پەسیوێکی قورس و گران تاو لەرزێکی پێ بگری بکەوتە ژێر جێگا یان نەخۆشیەکی کوشندەی بەردەوام پێ بگری ئەوە لەو حاڵەتانە لۆیەیە ئەو کەسە لە جیاتی ئاوی تەیەمموم تۆزی تەیەممومی بەکاربینی هەر وەکو تەیەممومی نوێژ لە خۆ حەڵالکردنی بێدەستنوێژی گچکەیە یعنی بە دەموچنیەتی دەینی و بە دەموچاوت دادەینی تۆزەکەی ئەو جار بە پشتە دەست و ناولەپت ئەوە حەدیثی لەسەرە لە مەذهەبی ئیمامی شافعیش بێرەی دەستت دادەینی هەتانیش کرد ئەوەندەی دی خۆرەکە دەمینێ بەو لایە دادەینیەوە و ئەوەندەی خۆری ئێرەشت دەمینێ بەو پشتان گوستە گەورەت دادەینی لۆ دەستەکەی دیشت بە هەمان شێوە ئەوە هەنگی تەیەممومت کرد نوێژت لە خۆت حەڵال کرد ئەگەر جەنابەتشت لەسەر بوو بێ بۆت هەیە لە پاژەوە تەیەممومەی نوێژی ئەنجام بدەی بەس ئەو عوزرانەی لە ڕابردوو گۆتمان تێدا هات بیتە جێ ئەو جا بۆت هەیە نەک لە خۆڕا والله أعلم بالصواب. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.